یەکەم ئەو 24 هەڵەی زۆر تیاکراوە کۆمەڵێک شت بەسەرێکا کۆ کراوەتەوە هەندێک کورتێنان هەبووە نەیانتوانیوە تەرتیبی بکەن هەندێک خاڵی تریش هەبووە بووە جێگەی ڕەخنە و ئەتوانین بڵێن خراپبوو شتێکی خراپبوو ئێستا بۆ 27 هەم حکوومەت یاسای بودجێ ئەگۆڕێ بە یاسای بودجێی پرۆگرام واتە تەرکیزەکاتە سەر هەندێک سێکتەر قەرار وایە لە ساڵی 27 زیاتر تەرکیزەکە لەسەر سێکتەری کارەبا بێ و بە نمونە دوو پارێزگا ژۆرەگیرێ کە ئیشی لەسەر بکرێ ئەمە شتێکی زۆر باشە دووەم ئەو بەرگانی تری کە لە پێشتر یاسای بودجێ یاسای بەرگەکان بووە ئەو بەرگانی ترکرێنی یاسای سەربەخۆ دەنگی لەسەر درێکرێ بە یاسایەکە بە بەردەوامی هەبێ یان ئەو یاسایانی کە هەیە بۆی هەموارەکرێ ئەمە بۆچی واگرێ بۆ ئەوەی هەمووی ببێتە مای ئەوەی کە داهاتی عێراق زیاکە چونکە بەم شێوازی ئێساەوەی کێشەی هورمزمانەیە کێشەی نەفرۆشتنی نۆتمانەیە کۆمەڵی کێشەی ترمانەیە ئەم پارانە بەشی پێداویستەکانی عێراق ناکە ئەبێ هەنگاو بنرێ وردە بڕوا بەرەو سەر تاوەکو داهاتەکان ڕێک بێتەوە ئەو بێت دروازەی تریش بدۆزێتەوە ئەوە جێڕێ بۆ گفتوگوی نێوان هەرێم و بەغدا تا ئێستا هیچ گفتوگویەکی جدی نیە تەنها هەرێمە خەریکیەوەی هەڵێ 120 میلیارەکەم بۆ کەمکەنەوە قەرار وایە بمێنێتەوە هەرێم بەردەوامە لە هەوڵەکانی بۆی کەمکەنەوە هیچ شتێکی ڕەسمی نییە بۆ کەمکردنەوەکی حتمما ئەگەر تۆ پاساوەکانی عێراق ببڕی کە 120 میلیارەکە و پێداویستی کتابەکەی وەزارەتی نەوت و میزان مڕاجعە و ئەو بابەتانەیە کە تۆ ماگانە ئەمانە بدەیت 120 میلیارەکەش بیت ئەوە بە دڵنیایەوە تۆ لێرە حەقیقەتە موچە بۆ خەڵکی کورسان بێت ئەو کاتە لێرەش کەس ناتوانێت ڕێگری لێ بکە بەڵام تا ئیسەوە مەسەلەن ئەمڕۆ 19 مانگە هیچ شتێک نییە لەسەر ئەم خاڵانە کە هەرێم ئامادەسازی بۆ کردوێ بەعکسەوە و داوای کەمکردنەوەی ئەو 120 میلیارەکە کە عێراق ڕازی نیە نەخێر تا ئێستا ڕێکەوتنی کۆتاییان نییە بەس ڕێکەوتنێکی سەرەتاییان هەیە لەسەر ئەسیسیەکە لەسەر ئەوەی کە هەندێک یانەڵێ بۆ نمونە ڕێیەک هەبوو لە سەرەتایە کە فڕۆکەخانەکان نەگرێتەوە ڕێیەک هەیە کە کێ ئیدارەی بات ڕێیەکی جیاواز ڕێیەک هەیە لەوەی کە ئالەم لا بۆ مەسەلەن لە هەندێک بوارە مەنافزی ئێمە لە کوردستان هەندێک خاڵی سنووری ناڕەسمیمانەیە چۆن تەعاملی لەگەڵایەکە عێراق ئایا ئەو خاڵ سنووریان چۆن هەندێکی هی خەڵکە یعنی مەسەلەن ژیانی خەڵکی پێوەساوە مەسەلەن لە قەڵازێ کێلێ ئەمە ئەبێ لێرە بکرێ بە ڕسمی ئێوە ئێمە فشارێکیشمان کردو بێ بیکەین لە شوێنەکانی تریش ئەوانەی کە ڕسمین بکرێ بە ڕسمی باشترە لەوەی بە ڕێگەی تەنزیق و قاچاق و ئەم لاولاوە شت بێت داخڵ بکرێ بۆ عێراق